ئەمە بەس لە ئەنجامدانی کۆبوونەوەی ئەمڕۆ طبعاً ئەم کۆبوونەوەیە یەکێکە لەو کۆبوونەوانەی کە مانگانە ئێمە ئەنجامی ئەدەین و خاڵی دووهەمیش بەڕاستی ینی کاتی ئەوە بوو کە ئەو کۆبوونەوەی ئەنجام بدەین لەبەر ئەوەی کۆمەڵێک هۆکاری هەنووکەیی هاتوونەتە پێشەوە یاخود بابەتی هەنووکەیی هاتوونەتە پێشەوە پێویستی بەوە هەیە کە ڕاوەستانی لەسەر بکەین و دراسی بکەین و گفتوگوی لێو بکەین بۆ ئەوەی بزانین داهاتوومان چۆنە بێت. لێتان ناشارینەوە لێژنەی ئۆلمپی بە کۆمەڵێک کێشەی گەورەیە تێپەڕێت کێشەکانیش لەوەیە خۆیە بینێتەوە کە ڕەنگە ئەمە کێشەی ساڵانەی ئێمە بوو بێت بەڵام ساڵانی پێشووتر احتیمالە بە حکمی ئەوەی کە هەندێک زانیاری لەسەر ئەم دەستگایە هەبووە و چۆنیەتی کارکردنی ئەم دەستگایە هەبووە بەڵام ئەم ساڵ جیاوازە لە ساڵانی پێشوو بە حکمی ئەو گۆڕانکاریەی کە لە سەرجەم دام و دەستگا حکوومیەکانە ڕووی داوە لەبەرەوە دەستگاکەی ئێمەش کەوتوتە بەر ئەو لێپرسینەوەیە و ئەو پرسیارکردنە لەسەر شێوازی کارکردنی لەسەر ئامانجەکانی کارکردنی بۆیە لێتان ناشارینەوە ئەم دەستگایە بە کێشەی گەورەیە تێئەپەڕێت و هەوڵەکانمان بەردەوامە لەگەڵ حکوومەت لەگەڵ پەرلەمان لەگەڵ لایەنە وەرزشیەکانی تر بۆ ئەوەی بتوانین هەم ئەم دەستگایە یەکلایی بکەینەوە ینی چارەنووسی ئەم دەستگایە یەکلایی ببێتەوە هەم ئێمەش بزانین بۆ لەمەوە دووە بەرنامەکانمان یاخود پلانەکانمان چۆنە بێت.